الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. بنا بسلام عزيز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالين ليكم برنامج ساتر لقل هاولان دين خزمتان. هیوادارین بتوانین ڕستە و پامێک بدەین بەگوێی خۆمان و جەنابتانە سوودی دنیا و قیامەتی تیابێت. مێژوو بە دوای هەندێک کەستا وێڵە مێژوو ئەیەوێت خۆی بخسێنتە ناو هەندێ ژیان و ناوبانگی مرۆڤگەلێک کە قەرزارن، هەمووان قەرزاری ئەون. ئێمەش پێم خۆشە پێکەوە بچینە شاری مەکەی پیرۆز، لەوێ لەگەڵ مرۆڤە دەمپاک و خاوەن بەها بەرزەکاندا پێکەوە بچین بۆ شاری شاران، شاری مەدینەی پیرۆز، لەوێ بچینە خزمەتی سەرداری هەمووان پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم، چاوێ بە دەوریا بگێڕین و بچینە خزمەتی یەکێ لە هەواڵەکانی. وەکو شاعیرە فەرمێت بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیز بوون، غەریبی تازە هاتوو دەیوت ئەم پێغەمبەرستانە، چونکە هەمویان منعەکیز بوون بە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام. ئەو هاوڵەیش ئەبوو بەکری سدیقە دەچینە خزمەتی. ئەم پیاوە لە پێش ئیسلامدا شارەزایەکی باشی ڕەچەڵەکناسی بوو، شارەزایەکی باشی لێکدانەوەی خەو بوو، پیاوێکی بازرگان، پیاوێکی لەسەرخۆ، پیاوێکی قسە ڕۆشتوو لە ناو قەوم و قیلەی خۆیدا. دوای ئەوەی کە لە گەنجەتیە هاوڕێ و هاودەمی پێغەمبەر بوو عەلەیهی سەلام، پەیامی ئیسلامی بیست بەبێ بیرلیکردنەوە تەسلیمی ئیسلام بوو. هەر بۆیە وشەی سەدیقی وەرگرت و بوو بە ڕازگۆترین مرۆڤ، بوو بۆ مرۆڤەی کە لە هەر کوێ دەرەکەوت خەڵکی ڕازگۆیی بیرەکەوتەوە. ئەم مرۆڤانە ئەبوو بەکر و هاوڕێکانی ئەوانن کە خوا پێیانە فەرمێ رەضی الله عنهم ورضوا عنه، هەم خوا لەوان ڕازیە، هەم ئەمانیش لە خوا ڕازین. ئەمە ئەوانن کە خوا وعدی پێداون لە بەهەشتا جوانترین و بەرزترین شوێنیان پێبەخشێ و پیان ئەفەرمێ خوای گەورە ذلك الفوز العظیم. ئەم مرۆڤە ئەبوو بەکری سدیق ئەوەیە کە خوای گەورە لە قورعانە ئاماژەی پێکات کە ئەفەرمێت إذ يقول لصاحبي لا تحزن إن الله معنا. کاتێکە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلام کۆچەکە لەگەڵ ئەبوو بەکردا لە ئەشکەوتی ثەور، خەمی پێغەمبەرێتی صلی الله علیه وسلم نەک بترسێ، ئەوە تا خوش ئەفەرمێ بۆمان ئەگەڕێتەوە، فەرمێ پێغەمبەر پێی فەرموو لا تحزن، بە هاوڵەکەی وت، هاوڵەکەشی کێیە؟ ئەبوو بەکری سدیقە. نەیفەرموو مەترسە، فەرمی لا تحزن، خەم مەخۆ، إن الله معنا، خوا لەگەڵمانایە. ئەم پیاوە مەزنە یەکەم خەلیفەی مسلمانانە، ئەم پیاوە مەزنە یەکەم مرۆڤە کە لە خەمی قورعاندا بوو، کاتی قورعان پەڕەپەڕە بوو، هەر بەشێکی لای سەحابەیەک بوو، هات کۆی کردەوە و خستێناوە مەسحەفێکە و خستێ بەر خزمەتی مسلمانان. ئەم پیاوە نەک ئەوەی خۆی هێندە ڕازگۆ بۆ نەخەمی دین بوو، دەیان کەڵە پیاوی هێناوە ناو ئیسلامەوە. عوسمانی کوڕی عەفان، زوبەری کوڕی عەوام، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، دەیانی تر لەسەر دەستی ئەم کەڵە پیاواتە ناو ئیسلامەوە. ئەم پیاوە لە هەر سیفەتێک و هەر لە بەهایە لێ ئەپرسی لە قیمایە. ئەزانن لە ماڵبەخشینە بەشی کەمی نەئەبەخشی، نیوەیشی نەئەبەخشی، هەمووی ئەبەخشی. ئەوە تا ڕۆژێ پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم پێویستی بە چەک و ئەسلاحە و ماڵ بوو بۆ ئامادەکردنی جێش، بۆ جیهادکردن، بۆ سەرخستنی کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله. ئەوە بوو هەمووان شتیان ئەیهێنا. کاتێک کە ئەبوو بەکر شتەکانی هێنا، ڕەسوولی ئەکرەم لێی پرسی ماذا أبقيت لأهلك يا أبا بكر؟ چیت یەشتوێتەوە بۆ ماڵ و مناڵەکەت ئەی ئەبوو بەکر؟ فەرمی خوا و پێغەمبەر. آخر بەڕێزان ئەم مرۆڤانە مێژویان قەرزار کردووە، مێژویان قەرزار کردووە.
هێندە باڵان بەهاکان تیانە زۆر لەسەرەوەیە، بۆیە 1000 ساڵ زیاتر سەریانە ڕۆشتوو بەسەر تەمەنیانە هەر زیندون. بۆیە جارێکیان فەرمووی وتاری ئەدا، فەرمی کیە سوورەی تەوبەم بۆ ئەخوێنێ؟ پیاوەکە ستاوتی ئەنا یا ئەبا بەکر، من. سوورەی تەوبەی خوێن، گەی بەو ئاەتەی کە ئەفەرمێ لا تحزن إن الله معنا إذ يقول لصاحبي لا تحزن إن الله معنا، دەستی کرد بە گریان و وتی فەرمووی واللهی ئەو صاحبە منم. جارێکیان حەفسەی کچی ئیمامی عومەر کە خێزانی ڕەسووڵی ئەکرەم بوو فەرمی ئەی پێغەمبەری خوا، تۆ کاتێ نەخۆشی ئەبوبەکر پێشەخەی، فەرمی من پێشم نەخستووە، خوا پێشی خستووە. کەواتە هێندە گەورەیە ئەبوبەکر، هێندە گەورەیە لە سیفەت و لە ئەخلاق و لە دڵسۆزی بۆ خاکی، بۆ نیشتیمانی خۆی، بۆ دینەکەی. ئێستا هەزاران ساڵە ئێمە باسی گەورەی و پیاواکەین، لە کۆتایە داواکەین چاو لە کەڵە پیاوانی وەکو ئەم پیاوە بکەین، ڕازگۆ ماڵبەخش لەسەرخۆ. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.